بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بسران و بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی عزیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی ڕامان، بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەی لێ قبول کردبین و بیخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. خۆشەویستانم، یەکێکی دیکە لەو خاڵانەی کە ئینسان هەڵوەستە دەکات لە خزمەت قورئان و کەلامی خوا تەبارەک وتەعالا و تێی دەفکریتن کە خوای پەروەردگار گرنگیەکی زۆری پێداوە، ئەویش مەسەلەی زیندووکردنەوەی دوای مردن. طبعاً باسی ئەو ئاەتانە ناکەم کە چەند جار باسی زیندووکردنەوە جات چ بە مانای ئیحیا هات بێت، چ بە مانای هەر دەستەواژەیەکی دیکە کە بە لە چوارچێوەی زیندووکردنەوە بێتن ناچمە سەر ئەوەی. دیارە مەسەلەی زیندووبوونەوە هەر لە دێر زەمانەوە خەڵکێک باوەڕی پێ هەبوو، خەڵکێکیش باوەڕی پێ نەبووە، و بە تایبەتیش ئەوانەی کە دنیا تەئسیری تێکردوون و شەیطان هەڵی خەڵەتاندوون، فێڵیان لە خۆیان کردو، قەناعەتیان وا بۆ دوای مردن زیندووبوونەوە نییە. لەبەرەوەش خوای گەورە تەبارەک وتەعالا لە سوورەتی یاسین کاتێکە لە سەرزاری کافرەکان کە باوەڕیان بە زیندووبوونەوە نییە، کاتێک کە دێنە دەر لە قەبرەکان چ دەڵێن؟ قالوا من بعثنا من مرقدنا هذا. ئەوە چی ئێمەی مەرقەد ئەو شوێنە کە ئینسان تێدا پاڵ دەدات و تێدا درێژ دەبێ، مەبەستی پێ قەبرە. چێ ئێمەی لە ئەو قەبرانە لەو شوێنە زیندوو کردەوە؟ جا بۆ خۆشیان ئێعتراف دەکەن، دەڵێن چی؟ هذا ما وعد الرحمن وصدق المرسلون. ئەوەیە کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا کە بە ناوی ڕەحمانیش ناوی دێنن، ئەو وعد و بەڵێنەی ڕەحمان بوو، وعد و بەڵێنی خوا بوو، و نێردراوانی خوش ڕاستیان کرد کە گوتیان زیندوو دەبنەوە. طبعاً زیندوو بوونەوە براشیرنەکانی خۆم، ئەوەی کە من پێم خۆش ئەمڕۆ هەڵوەستەی لەسەر بکەم، دوو هەڵوێستی پرسیارکردنە لە خوا تەبارەک وتەعالا لە شێوازی زیندووکردنەوە. ئەویش لە بواری شەک و گوماندانە، لە بواری یەقین، لە بواری یەقین. چونکە ئێمە دوو علممان هەن، علمی یەقینمان هەیە، عینە یەقینیشمان هەیە. علمی یەقین ئەوەیە کە تۆ بە زانست پێی گەیشتبی کە گومانت نەبێکەوە وایە، بەڵام بە زانست و بە عیلم. خوای گەورە بەسەرجەم بەشەریەتی بە زانست و علمی پێڕاگەیاندووین، پیشانی هەموو بەشەریەتی نەداوە چۆن مردووان زیندوو دەکاتەوە، بەڵام پیشانی دوو کەسانی داوە لە قورئانی پیرۆزدا. خوای گەورە بۆی سەتر کردوین کە جێی هەڵوەستەکردنە، کە پرسیاریان لێ کردووە لە خوا تەبارەک وتەعالا. یەکیان هەر لەبەر خۆ قسەی کردووە، یعنی وەکو بڵێ شارێک و گوندێک کەندێک دەڵێن بەیت المەقدیسە کە دێمە سەری دوایە، کە زۆر بە خەرابی وێران کراوە، کو ئێستانە کە قومبەلەی زەڕی لە شارێکی بدەیت دار و بەرد و حەیوانات و ئینسان هەمووی تێکەڵاوکە، کەسێک لێوە ڕاستی بڵێ جاوە لە دەسەڵاتی چێجاخوایەوەت و پێ زیندوو دەکرێتەوە. پرسیاری ئەوە نەبووە کە گومانی لە دەسەڵاتی خوا هەبێ، بەڵام وەکو بڵێ ئەوەندە کاولکاریەکە ئەوەندە گەورە بووە، ئەوەی بەسەر زار داهاتووە. ئەوەی تریشیان کە دێمە سەری دوایە، بالفعل پرسیاری ئیبراهیمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، خوایە پیشانم دە چۆن مردووان زیندوو دەکەیتەوە.
خوای گەورە تەبارەک و تەعالا پێی دەفەرمێ باوەڕت نییە ئیمانت دێ دەڵێ بەڵام بۆچی وەلاکن لیەطمەئینە قەلبی تەشبیه نەبێ ئەو پرسیارە ئیبراهیمی وەکو چ دێ باوکێکی بە سۆز و بەڕەحم کە لە ژیانیدا هیچ بێوەعدی و بێبەڵێنی بەرامبەر منداڵەکانی خۆی نەکردبێت ئیشێک بە منداڵێکی خۆی ڕابسپێرێ بڵێ کوڕمە و ئیشەی بکە ئەوەندە پارەت دەدەمێ ئەویش دەڵێ دەپارەکەم پیشاندە ئەوە پارەک دەزانی دەیداتێ بەس کە پارەکەی پیشاندە تەواو وەچ کاورای گوتیەوە ئیطمئنانیەتی قەلبی پێدەگوترێت هەڵوەستەی یەکەم پیاوێک کە بەشێک لە مفەسرین دەڵێن پێغەمبەر بووە هەندێکی دەڵێن پیاوێکی ساڵح بووە دەڵێن پیاوێکی ساڵح بووە کاتێک کە سەفەر دەکا لە سەفەر دەبێ خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ ئەو کالذی مەڕ على قرية وهي خاوية على عروشها قال أنى يحيي هذه الله بعد موتها فأماته الله 100 عام ثم بعثه يعني ئەو پیاوە خوای گەورە تەبارەک و تەعالا ناوی نەداوە کێشەمان نییە چییە و ناوی چییە بەڵام مهمەوەی پیاوێک بوو بە شارێکدا تێ دەپەڕێ ئەو شارە کاول بووە کەسی تێدا نەماوە خەڵکەکان هەمووی لە بین بردووە کاتێک کە بەو شێوەی دەبینی ئەوەی بە مێشک دادێ قال أنى يحيي هذه الله بعد موتها چۆن خوای پەروەردگار پاش ئەو دەمار و لە بین چوونەی جارێکی دیکە ژیان بوو ئەو شارەی دەجێڕیتەوە چکە خانوەکان هەمووی ڕووخا بوون خەڵک هەمووی کوژرا بوو حیوانات هەمووی سەربڕا بوو چۆن ئەو وەزعە جارێکی دیکە خوای گەورە تەبارەک و تەعالا ژیانی پێدەبەخشێتەوە خوای گەورە دەفەرمێت تەبارەک و تەعالا فأماته الله 100 عام 100 ساڵ ئەو ئینسانەی مراند جاکە 100 ساڵ مراندی بە گوێرەی ئەوەی کە خەرابەکە مەسەلەن حیوانات کوژراوە هیچ خواردن و شتیوا لە نەماوە ئینسانەکان کوژراون ئەو پیاوە دیارە گوێ درێژێکی پێ دەبێ وە خواردنیشی پێ دەبێ 100 ساڵی کە وەفات دەکا خوای گەورە تەبارەک و تەعالا پاش 100 ساڵی زیندی دەکاتەوە کە دەفەرمێ ثم بعثه ثم لە بۆ تعقیبە دوای 100 ساڵ لای خوای گەورە چرکەیەکە لای خوای گەورە 100 ساڵ چرکەچیش نییە بۆ چکە زەمن لەکن خوای پەروەردگار نییە قال كم لبثت چەند ساڵان لێرانەی ماویەوە قال لبثت يوما أو بعضا پێ دەچێ بەخوا ڕۆژێک بێ ئەی خوایان دانە ڕۆژێک قال بل لبثت 100 عام ناڕۆژ و دانە ڕۆژێک نییە 100 ساڵە لێرانە ماویەوە تو 100 ساڵە ئەتۆ مراندووی لێرانە باش شتێکی بە خەیاڵ داهاتەوە ئینسانە أنى يحيي هذه الله بعد موتها چۆن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەوە زیندوو دەکاتەوە پاش مردنی خوای گەورە دەفەرمێ فانظر إلى طعامك وشرابك لم يتسنه ئەوە کابرا زیندوو بووە مرد بووە یەکەم شت خوای گەورە دەسەڵاتی خۆی پیشان دەدا خواردنێکی دیکەی بۆ خەڵق نەکردوێتەوە بڵێ خواردنێکی دیکەمە هەمان خواردنەکەی خۆی جا هەندێک لە زانایان دەفەرمونون ئەستور چیوێ بوون دەگە میوەی هەنجیر و ئەوانە هەنجیری زوو تێک دەسێتن دەفەرمێت تەماشەی خواردنەکەی خۆت بکە فانظر إلى طعامك وشرابك لم يتسنه تەماشەی خواردن و خواردنەوەکەت کە نەئاوەکە بۆگەنی بووە تەبەن وەرە تەبەن ئاوەگە بۆگەنی بوو بۆگەنی ئاو زۆر زۆر پیسە وەکو بۆگەنی هیچ شتێکی دیکە نییە وەرە ئاوێک مەسەلەن مەسینە ئاوێکی لەبەر دانێ ئەتو لەبەر تاوێی دانێ لە بۆ 20 ڕۆژ 30 ڕۆژی بزانە چ بۆنێکی دەکات ئەدی 100 ساڵی دەبیچی بەسەر بێت ئەو جا دەفەرمێتی تەماشەی خواردن و خواردنەوەکەت بکە لەم یەتەسەنە بۆگەنی نەبووە و تێک نەچووە هەروەکو خۆیەتی کە ئەنەما تازەت لە ماڵەوە هیناوەتە دەرەوە ئەوە چێ دەسەڵات و گەورەی خوایە تەبارەک و تەعالا ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ چی ئەو دانیشتووە ئەو بۆی کە بزانیتن خوای گەورە چ دەسەڵات و قودرەت و عەزەمەتێکی هەیە وانظر إلى حمارك تەماشەی گوێ درێژەکەت کە تەماشەی گوێ درێژ چ بکات گوێ درێژ نەماوە
بەس کۆمەڵی هێزک و پرووسکێکی سپی کە هیچیان پێوە نەماوە لەوێن دەرێکەوتوون. ئەو جا کە تەماشای دەکا خوای گەورە چ دەفەرمێ وەنظر إلى حماری کە تەماشای گوێ درێژەکەت کە وەلینەجعلەکە ئایەتە للناس بۆیە تۆ بکەینە علامەت و نیشانە و خەڵک یعنی پند و عیبرەتت لێ وەربگریتن کەوت بە چاوی خۆ بینیوە کە زۆر زۆر مهمە ئەو برایانی بەڕێزم خوشکانی ئازیزم. ئەو جا دەفەرمێ چی دەفەرمێ وەنظر إلى العظام كيف ننشزها ثم نكسوها لحما تەماشەی ئێسکەکان کە کویان تەرکیب دەکەینەوە. ئەو ئێسکانە هەمووی کە لەبارە کەڵ ڕۆژابوون هەمووی تەرکیب کرانەوە هەمووی چوونەوە سەریەک هەیکەل عەزمیەکی دروست کرد خوای گەورە تەبارەک و تەعالا لە بەرچاوی ئەو ئینسانەی بەبێ ئەوەی کە هیچ وەستایەکی ببینی بەبێ هیچ مەلایکەتێکی ببینی بەبێ ئەوەی کە کاتێکی زۆری پێ بووە بڵێ وەڵا لە سبەینێم چاوەڕێ کرد هەتانی وەڕۆی تا هەموو هێزگەکە هەر کون فەیەکون هەیکەل عەزمی دروست بووە. ئەو جاچی ثم نكسوها لحما تەماشەش کە ئەو جارێک کە لە دوای هەلکە عەزمیک و بە گۆشتیدا دەپۆشین کە گۆتی نەکسوها لەحمە دەمار و هەموو ئەوانە دەگریتەوە. ئەوجا فلما تبين له قال أعلم أن الله على كل شيء قدير پاشەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەوەی پێشانی ئەو پیاوەیدا تی ئەوە ئەمن شایەتی دەدەم کە خوای پەروەردگار باڵا دەستە بەسەر هەموو شتێکدا کە بەڕاستیەوە زۆر زۆر مهمە خۆشەویستانی خۆ. ئیمانی ئینسان دانامەزرێ هەتا باوەڕی وانە بێ کە خوای پەروەردگار دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. شتێک نییە لەکن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قڕس بێت. ئەوە لەو خۆشی لە منطقەی مەدەجێڕنەوە جا من ناوی عەشرەت و شتوالە نادەم دەڵێ عەشرەتێک یعنی ئەو دڕکە تیژەی بینیون ئەویش پێی سەیر بوو ئەو هەموو دڕکانە هەموو تیژ لە دەرزی تیژترن. ئەویش یەک پرسیویە تێرەگوتی خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو دڕکەی هەموو کوپێیوە تیژ کراون یعنی ئەوە تەسەوری وا بە یەکێک لەبەر دانیشتن جادەی بە چەقوێ ئەوەی بکە کوڕە گوتی بابە ئەوەی خوای گوتی تیژ تەواو پێویست بە هیچ ناکات. یعنی ئەو وەزعانە دەبێ ئینسان ئاوا خوای خۆی بناسیتن. ئەوەی دووەمی خۆشەویستانی خۆم کە ئەوە پرسیارە لە خوا دەکات. ئەوەی دیکە کە دەڵێن عوزەیر بووە بەدڵی داهاتووە ئەو بالفعل پرسیارە ئیبراهیم عليه الصلاة والسلام دەفەرمێ وإذ قال إبراهيم ربي أرني كيف تحيي الموتى جارێ لە ئەسڵی پرسیارەکەی گومانی تێدانی ئاگاتان لێبیت دەبێ ئاگاو چکە قورئان کە خوای گەورە دەفەرمێ ئەفەلا یەتەدەبەڕونە القورئانە ئەوە مهمە دەبێت تەدەبەر بکەی. پرسیاری نەکردو دەڵێ خوایە تۆ دەسەڵاتی مرد و زیندووکردنەوەت هەیە؟ نە ئەسڵی پرسیارەکەی ئیعترافکردنە بەوەی کە خوای پەروەردگار مردووان زیندی دەکاتەوە. بەڵام ئیبراهیم عەلەیهی السەلام وەسەلام داوای یەک شتی کردووە داوای شێوازی چۆنیەتی زیندووکردنەوەکەی کردووە ببینیتن. دەناگومانی لەوەی نەبووە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا مردووان زیندوو دەکاتەوە. چکۆی وایە دەڵێ کاکە ها ئیبراهیمیش پێغەمبەری خوایە گومانی هەبوو لەوەی کە ئەو هەر پێی کافر دەبیت. قەت پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام شکۆ گومانیان لە هیچ شتێکی خوای گەورە نەبووە تەبارەک و تەعالا. بەڵام شێوازەکەی دەفەرمێ وإذ قال إبراهيم ربي أرني كيف تحيي الموتى ئەی خوای پێشانم بدە چۆن مردووان زیندوو دەکەیتەوە. خوای گەورە دەفەرمێ قال ئەوەلەم تؤمن ئەتۆ وەکو بڵێ باوەڕت نییە بۆی کە من با قال بەلا ولكن ليطمئن قلبي بەرێ وەڵڵا خوای هیچ گومانم نییە بەس پێم خۆشە بە چاوی خۆ ببینم. یعنی بۆ ئەو علمی یەقینە ببێتە عەین اليەقین. یعنی کەسێک بۆ نمونە ئەمە چوون بۆ شارێکی باشە ئەو شارە دێم بۆنگۆ وەسف دەکەم ئەو شارە ئاوایە و ئاوایە و ئاوایە و ئاوایە ئەمن بینیومە بەخۆم ئەتۆش لە منت بیستووە ئەو شارە دەچی لە شوێنێکی دیکەوە دەکەی وەسف دەکەی وەسفەکەی تو ئەو تام و چێژ و لەزەتەی نییە بۆ چکە بە خۆت نەبینیوە بەسە من کە وەسفی دەکەم کە ئەنەما لەناو ئەو شارەیدا دەژیم. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا
بەتایبەتیش برایانی بەڕێزم خوشکانی ئازیزم پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام خوای پەروەردگار کۆمەڵە شتێکی زیاد پێداون چونکەوانە پەیامبەر بوون پێغەمبەر بوون پەیامیان بە خەڵکی ڕاگەیاندووە یەقینیان هەبوو لەسەر هەموو شتێکی بەرچاوڕوونی زیاتری بەوان داوە کە زەروریش بووە دەفەرمێ قالە فەخذ ئەربەعەتە من الطەیری فەصرهن ئیلەیک فەرمووی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام چوار تەیران بینە طبعا عولەما دەفەرمون ئێک دەڵێ ئەو تەیرێک کەڵەباب بۆ یەک نزانم تاوز بۆ ئەو کێشەمان نیە چوار تەیری هیناون لە یەک سنف بوون جیاواز بوون مشکیلەمان نییە بەڵام سەری بڕیون باشە پارچە پارچەی کردوون گۆشتەکەی تێکەڵاو کردووە کە کەس نەیزانیوە ئەو پارچەی هیچیە ئەو پارچە هیچ تەیرێکیە ئەو جا خوای گەورە دەفەرمێ چی ثم جعل على كل جبل منهن ثم دعوهن يأتينك سعيا دەفەرمووێ پارچە پارچەیان کە بیان کە چەند بەشێک لەسەر ئەو تەپۆلکانەی کە لە دەوری تۆن جا چوار تەپۆلکە بوون 5 بوون 6 بوون کێشەمان نییە کوک بەشە خێرێ تەوزیع دەکەی هەر یەکە بۆ ماڵێکی دەبەی ئاوەکو بەشە خێری لەسەر ئەوکانی دانەوە بڕۆ لە شوێنی خۆشت ڕاوەستەوە کە ڕاوەستەوە ثم دعوهن بانجان کە بەسە تۆ هیچ عیلاقەت لە هیچ نەبێتن ثم دعوهن يأتينك سعيا دەفەرمێ هەر بانگت کردن بە غاردان دێنەوە بۆلات یعنی هەمووی لە حەزاتێکی نەوە بووە لە حەزاتێکی نەبردووە چرکە ساتێکی نەبردووە لەبەرەوەی خوای گەورە دەفەرمێ ثم دعوهن يأتينك سعيا چۆن برا شیرنەکانی خۆم خوشکانی ئازیزم ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام کە کەعبەی پیرۆزی دروست کرد کە خەلاص بوو خوای گەورە ئەمری پێکرد فەرمووی ئیبراهیم بانجی خەڵکی کە لە بۆ حەجێ وأذن في الناس بالحج باشە گوتی خوای خۆ کوردەواری خۆمان دەڵێنە سەماعە هەبووە وەنیە نە جیهازی ئەلکترۆنی هەبووە نە فەیسبووک هەبوو نە ئەنتەرنێت هەبوو لە شیوێکی قوڵ کە ئاوەدانیەکی ئەو تۆی تێدا نییە خوای ئاخر بانجی چێ بکەمە من فەرمووی تۆ عیلاقەت لەوەی نەبێ ئەتۆ هە لە شوێنی خۆت بانکە دەنجی و دەگەینمە هەموو دنیاە دەیگەینمە هەموو بەشەریەتی بالفعل لە شوێنی خۆی بانجی کرد کە خەڵکی نەوەرن تەواف بکەن بە دەورەی کەعبە و ماڵی خوادا خوای گەورە تەبارەک وتعالا دەنگەکەی گەیاندە هەموو شوێنێکی ئەو جا لێرانەش تەماشەکە خوای گەورە دەفەرمێ ثم دعوهن يأتينك سعيا بانجیان کە بە پەلە و بە غاردان دێنەوە بۆلات واعلم أن الله عزيز حكيم وبجزانە ئەی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام ئەها لێرانە ئیبراهیم ناڵێ وەڵا ئەوە دەزانم خوای گەورە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکیدا هەیە چونکە ئیبراهیم گومانی لەوەی نەبووە دەفەرمێ چ خوای گەورە بە ئیبراهیم دەفەرمێ ئیبراهیم واعلم بزانە أن الله عزيز يعني خاوەن دەسەڵات و قووەت و هێزە ئەو هێز و دەسەڵات و قووەتەی جاری وایە دەبینی زاڵم مستەمکارێک تەمەنی درێژ دەکا لەبەر ئەوەی نییە کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا مەعاذەڵڵا دەسەڵاتی بەسەردا ناشێت و لە بەینی نابا ئیمتیحان و ئیبتیلایەکە بۆ بەشەریەت هێشتوویتەوە گوناه و تاوانی ئێمەیە بەسەر ئێمەدا مسەڵەت کردووە ئەو جا حەکیم خوای گەورە کاربەجێیە ئیشەکانی لە شوێنی خۆن خوای گەورە تەبارەک وتەعالا جاری وایە تەماشە دەکەی ئافرەتێکی بێتاوان دەکوژن پیاوێکی بێتاوان دەکوژن منداڵێکی بێتاوان دەکوژن ئەگەر ئەمنوت و بین ئەو خەڵکەی هەمووی مەوح دەکەینەوە ئەها جاری وایە مێرووەکت پێوە دەدا دەچی نەفتێ بە هەموو شانە مێرووەکەیدا دەکەی ئەوەی خوای گەورە حکمت و سەبر و تەحملی خوای پەروەردگار وەکو هیچ کەسێک نییە خوازیارم کە خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانەی لێ قبول کردبین و بیخزبێتە تەرازوی چاکەکانمان و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بەرچاوڕوونترمان بکاتن لە کەلامی خۆی بۆی کاتێک کە قورئان دەخوێنین بەڕاستی قورئان خوێندنەکەمان لە دڵەوە بێ و بە فەهم و تەدەببڕەوە بێ بۆی کە لە ڕۆژی دواییدا لێی سوودمەند بین والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.